گرانترین جۆری تەزبیحی کەهرەب لە کوێیت فرۆشراوە کە نرخەکەی 30 دەفتەر بووە. ئەم تەزبیحە ئەگەر باسی مێژوەکەی وا نرخەکەی بکەم بێگومان تووشی شۆکە بن. هەیە 25 وەرەقەیە، هەیە 30 وەرەقەیە، هەیە 50 وەرەقەیە. ئەمە سەندەلووسی ئەڵمانیە، قەزوانە حیاتەکەی خۆبان. ئەگەر بێت و تەزبیحێکمانە بێت 500 گرام بێت واتە نرخەکەی 5 دەفتەرە. تەزبیح کە زۆرێک بۆ زیکرکردن و هەندێک کەسیش وەکو جوانکاری و کەمالیات بەکاری دەهێنێ جۆری دەگمەن و جیاوازی هەیە کە بە جۆرێک هەندێکیان ئەوەندە دەگمەنن و ئەوەندە کۆنن لە ڕووی مێژوویەوە سەرسامت دەکەن لە ڕووی نرخەکانیانەوە. من کۆمەڵێ جۆری تەزبیحی دەگمەنم لەبەردەستایە. یەکێک لەوانە تەزبیحی کەهرەبا. ئەم تەزبیحە ئەگەر باسی مێژوەکەی وا نرخەکەی بکەم بێگومان تووشی شۆکە بن. کەهرەب کە دارێک هەبووە وەختی خۆی شیلەیەکی دەرداوە. ئەمەی باسی دەکەم هەزاران ساڵ پێش ئێستا بووە. کاتێک کە ژیان لەسەر زەوی گۆڕا و نەیزەک بەرزەوی کەوتووە، دیارە ئەم دارانە واشیلەکانیشیان ژێر زەوی کەوتون و ئاویش ڕووی زەویەکەی پۆشیوە. و دیارە لەم مادانە کە دواتر دەرهێنراون ئەم تەزبیحانەیان لێ دروست دەکرێت کە باشترین جۆری وەکو باز دەکرێت ئەڵمانیە و نرخەکەی لە بۆ نمونە بە گرام دەپێورێت وەکو ئاڵتون وایە هێندە جۆرەکەی دەگمەن و گرانبەهایە لە 5 دۆلارەوە گرامێکی دەست پێ دەکات تاکو 100 دۆلار. ئەگەر بێت و بۆ نمونە ئەم تەزبیحێکمانە بێت 500 گرام بێت واتە نرخەکەی 5 دەفتەرە. و بەپێی زانیاریەکان گرانترین جۆری تەزبیحی کەهرەب لە کوێیت فرۆشراوە کە نرخەکەی 30 دەفتەر بووە. واتە جۆرەکەی هێندە دەگمەنە و ئەوەندە گرانبەهایە و لە ڕووی مێژوویەوە هێندە کۆنە بۆیە تاکو زیاتر بمێنێتەوە نرخەکەی زیاتر دەبێت. جۆرێکی دیکەی تەزبیحی دەگمەنمان هەیە ناوی کرمانە. ئەمە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1970کان و پێشی دەوترێ عوسمانلی. بۆچی ئەم ناوەی پێدەگوترێت؟ چونکە دەگەڕێتەوە بۆ سەردەمی عوسمانیەکان کە ئەمیش بەپی مانەوەی زیاتری و هەروەها جۆرەکەی نرخەکەی زیاتر دەبێت. هەیە 25 وەرەقەیە، هەیە 30 وەرەقەیە، هەیە 50 وەرەقەیە. واتە تاکو کۆنتر بێ و شێوەکەشی جوانتر بێ بێگومان نرخەکەشی گرانتر دەبێت. ئەم تەزبیحە ڕەنگە تۆ زۆر بە ئاسایی بێتە بەرچاوت، بەڵام ئەمە سەندەلووسی ئەڵمانیە کە نرخەکانیان هەتاوەکو 50 گەڵە وە زیاتریش دەڕوە بەهۆی دەگمەنی جۆرەکەیەوە وە کۆنیەکەی نرخەکەی زۆر گرانە. ئەمیش بە هەمان شێوە هەر سەندەلووسە، بەڵام ئەمە پێی دەوترێت جۆری هێلکەوڕۆنی. ئەمیش ئەگەر بێت و دەنگی تەزبیحەکە گەورە بێت تا گەورەتر بێ نرخی گرانتر دەبێت بێگومان ئەگەر گەورەتر بێ ئەمیش بە نزیکەی تاکو 50 گەڵا دەڕوات. قەزوانە حیاتەکەی خۆبان. ئەمە فول کوردەواریە. تەزبیحی قەزوان دارە کە خواستێکی زۆری لەسەرە، ئەمیش بە هەمان شێوە نرخەکەی جیاوازی هەیە لە کەم تا زۆر دەست پێەکە. ئەم جۆرەی کە بەدەستی منەوە هەیە بە نزیکی 2 وەرەقە دەکات. ئەم جۆرە چییە و بۆچی نرخەکەی هێندە گرانە و بۆچی جیاوازە؟ کاتێک قەزوانەکە خەریکە پێدەگا ئەو کەسەی کە لی دەکاتەوە ماوەی 2 مانگ نینۆکی ناکە ئەم 2 نینۆکەی خۆی. دواتر دەچێت هەردوو لای نینۆکەکەی دەبڕێ و تەنها ناوەڕاستەکانیان دەمێنێتەوە. و دەنکە ئەو قەزوانانی کە خەریکە گەشاکە کە لە جۆری قەزوانی ڕەشە یاخود بۆرە بەم جۆرە ئەو کاتێشتا بە دارەکەوەیە نینۆکەکەی تێدا دەچەقێنێت و ئەم بەشانەی کە بەسپی ماوەتەوە ئەم بەشانە دەمرن بۆیە گەشە ناکەن. کاتێک کە قەزوانەکە بە تەواوەتی پێدەگات دێنلی دەکەنە و دواتر ئەم جۆرە تەزبیحە دەگمەنە قەزوانی لێ دروست دەکەن. زۆر جۆری دیکەی تەزبیح هەیە کە دەگمەنن و مێژوویان زۆرە و گرانبەهان.
بەنمونە ئەمە کە لە عاجی فیل دروست دەکرێت هەندێجار نرخەکەی تا 15 گەڵا و 20 گەڵاش دەڕوات و زۆر جۆری تریشەیە بە هەمان شێوە نرخەکانیان لە زۆر تاکوکەم دەست پێ دەکا و زۆرێک لەم جۆرە دەگمەنانە مێژوەکەی وای لێ دەکا کە نرخێکی زۆر گران بەهایان هەبێت.